ئازان و خۆشەویستانی کورسات لە هەر شوێنێک بینەری ئێمە جوانترین سڵاوتان لەبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. فستیڤاڵی گەلاوێش بۆ ئەم ساڵی شتوانی بوون و بەرامەی و ئەتری وشە شعر چیرۆک بڕژێت بەسەر تەواوی شاری سلێمانیە. ئێمە لە شوێنێکین کە ڕووداوێکی گەورەی ڕۆشنبیری بۆ ماوەی 28 ساڵە ئەم ڕووداوە گەورە ڕۆشنبیریە بەردەوامە بەبێ وەستان. ئەمڕۆ 28مین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش لە ڕۆژی یەکەمە پێشکەش کرا بە دروشمی با داهێنانەکان لە پێناو جوانی و بەهامرۆییەکاندا بن کە ئەم فستیڤاڵە بۆ ئەم ساڵ بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورساتە. گفتوگۆ لەسەر ئەم فستیڤاڵە گەورەیە ئەم بۆنە مێژوویە ئەکەین لەگەڵ چەند میوانێکم و کورسات مەگەزینمان تایبەت کردووە بە فستیڤاڵی گەلاوێژ و لە یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەیە لەسەر ئەو ستەیجەی کە فستیڤاڵەکەی تیا پێشکەش کرا لەگەڵتان هابین. لەگەڵ زۆر بەڕێزان لە تەوەری یەکەمە لەگەڵ زۆر بەڕێزان سیامەند هادی سەرپرشتیاری گشتی فستیڤاڵ کە لە هەمان کاتدا وتەبێژی فستیڤاڵیشە گفتوگۆکەم و زۆر بەڕێز دکتۆرە کەژاڵ فەداکار وەکو مامۆستای زانکۆ لەم بەشی بەرنامەکەیان لەگەڵمان هابن و سڵاوتان لەبێ و کاتتان باش. زۆر سپاس. کاتیامان پیرۆزبایشتان لەکەین کە 28 ساڵە ڕووداوێکی گەورەی ئاوا مێژووی بەردەوامە. زۆر سپاس. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئەگەر سیر بکەین هیچ پرۆژەیەکی ڕۆشنبیری بەم شێوەیە بەردەوامی پێ نەدراوە بۆ ماوەی 28 ساڵ بەردەوام بێت بەبێ دابڕان. هۆکاری ئەم دانەبڕانە هۆکاری ئەم بەردەوامی دانە بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێ بێگومان لە ڕووی مێژوویەوە وەکو ساڵ لەم ناوچەیە بە ئەوە بەشایەتی نووسەرە عەرەبەکان و نووسەرە فارسەکان کە زۆر جا بە ئێمە هەوتووە فستیڤاڵمان هەیە. ئێمە بەراوردی فستیڤاڵی خۆمان ناکەین بە فستیڤاڵی تر، مەسەلەکە بەراورد نییە، مەسەلەکە بەردەوامی و مێژۆکەیەتی. وتوانە ئێمە هیچ فستیڤاڵێکمان نییە کە 28 ساڵ بێ دابڕان بەردەوام بوو بێ لەسەریەک و بەو چڕ و پڕێژ کاری بۆ بکرێەوە ڕۆژ بە ڕۆژی ژانی ساڵ بە ساڵیش بەرەو پێشەوە ڕۆشتۆ و بڕگەی زیاتی بۆ کراوە. بێگومانە گەروانی شاید بن کاکتێ 15 ساڵ لەمە پێش هاتوون بۆ فستیڤاڵ ئێستا جیاوازەکەیان فستیڤاڵە بینن، یعنی جیاوازە ئەو لە بەرگەکانە لە بەرنمەیە لە بابەتەکانە لە لیژنەکانە لە ڕووی هوەریەوە لە هەموو ڕۆکانەوە ئێمە هەوڵەیەن ساڵ بەساڵ گۆڕانکاری لە فستیڤاڵە بکەین لەگەڵ ئەوەی کە کۆمەڵە شتی سابتیشمانێ لە فستیڤاڵ ئەوانی تر گۆڕانکاری تیاکەین و ئەو مێژووە ئەبێ بەوەی کە بڵین یەکەمین جارە لەم ناوچەیە فستیڤاڵێکە بێ کە 28 ساڵ بەردەوام بوو بێ. دەستان خۆش بێت. دکتۆرە سڵاو دەبێت، زۆر بەخێر بیت هەم بۆ شاری سلێمانی هەم بۆ بەرنامەکەی ئێمە کورسات مەگەزین. سڵاو دەبێت و زۆر بەخێر بیت. چۆن بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ باز لە فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژەکە؟ دەستپێک دەستخۆشیتان لەکەم و دەستخۆشی لە شاری جوانی سلێمانیەکەم بۆ ئەم ئێمە کۆ کردەوە. لە ڕاستیدا شعر و وشە و جوانی ئێمە کۆ کردەوە لە هەر چوار پارچەی کوردستان لە دەرەوەی کوردستان بە زمانە جیاوازەکان بە ڕەنگە جیاوازەکان بە ئاینە جیاوازەکان هەموو لێرە کۆبووینەوە. دەستخۆشی لە شعرەکەین، دەستخۆشی لە چیرۆکەکەین، دەستخۆشی لە هۆنەرەکەین کە ئێمە کۆ کردەوە. دەڕاستیدا لە شارێکی کە مێژوویە لە بواری مێژوویە وەکو مێژوویەکی هەیە بۆ خۆی شاری شعرە شاری هۆنەرە و هەموو کوردستان بۆ خۆی هەر هۆنەرە هەر جوانیە لە تەبیعات و لە سروشتەوە بگرە تا تێتە ناو وشە و شعرەوە هەمووی جوانە. بەس بەڕاستی ئەو فستیڤاڵانە ئەو جۆرە فستیڤاڵانە فستیڤاڵێکن ئەبێ بکرێت و 28 ساڵ تەمەنێکی یانێ ئێستا تقریبەن توانین بڵێن گەلاوێژ یا کچێکی یا کوڕێکی لاوی گەنجە 28 ساڵ تەمەنیە. تەمەنێکی ماوە ئیشەڵا کە بێتە 100 ساڵیش هیوادارم هەر شتێک کە بۆنی شعر و هۆنەر و جوانی تێ 100 ساڵی تێپەڕێت بەتایبەتەوە کە پەیوەندی بە کوردەوە هەبێت. ئەم جۆرە فستیڤاڵانە فستیڤاڵێکی بەڕاستی زۆر مهمن ئەبێ بێت لەبەر ئەوەی هەموو ئاینەکان و زمانەکان و هەموو شتێک هەموو جوانیەکان لێک کۆکاتەوە. هەستان چۆن بوو کە لە یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەیە بەشدار بوون و چی زۆر دڵخۆشی کردن کە بینیتان لە فستیڤاڵەکەیە؟ بەڵێ وڵا ئەو هەموو خەڵکە بەشدار بوون، زۆر جوان بوو، جوانێکی یەکجار تایبەتی بەخشی. من هاتی نێمە جێگە نەبوو، ینی بە زۆر توانیمان کورسێکی بینەوە دانیشین، ئەو هۆڵە هەمووی پڕ بوو. دوایش گۆرانی کە ڕۆحە کە گیانە کە هەموو شتی ئینسان پەیوەندی هەیە لەگەڵ ڕۆحی ئینساندا بۆ دەستپێک لە گۆرانی و دەست پێ بکەن. یعنی ئەوە شتێکی زۆر جوان بوو بەتایبەت ئەو دوو هونەرمەندە زۆر بەڕێزە
کە لە دڵی خەڵکدا جێگەیان هەیە شانازی ملەتن شانازی ملەتی کوردن هەردووکیانمان ئەمڕۆ بینی بە شانازیەوە وابزانم ئەوەیە لایەکی جوانی بەخشی بوو و لای تریشەوە کە هەمووی شارەکانی کوردستانی کۆکردەوە لە دەرەوەی کوردستانی کۆکردەوە عەرەبی کۆکردەوە فارسی کۆکردەوە تورکی کۆکردەوە ئەوە ینی شتێکی جوانە وای من نمونەیشمان هەیە دووبارە لە کوردستان هەر فستیواڵی فیلمی دۆکمان هەیە هەر هەمان شتە هەرمان جوانیە ئەویش لە وەکو فیلم کە بەشێکی گەورەیە لە هونەر ئەویش هەر بەم شێوازە خەڵکی کۆکاتەوە فستیواڵیش گەلاوێژیش هەر جوانە و من دومین جارە بەشدارە بەم لە فستیواڵی گەلاوێژە ساڵی 2011 بەشدار بووم ئەم ساڵیش دومی ساڵە بەشدارە بم یعنی 2 ساڵی بەدا بڕانێکی زۆرەوە بەس بەڕاستی زۆر حەزم لێ کرد زۆر جوان بوو شتێکی تایبەت و سەرنجڕاکێش بوو دەستە خۆش بێت کاکسیا من گەرمە لێ بەڕێزت دروشمی باداهێنانەکان لە پێناو جوانی و بە هامرۆیەکاندا بن ئەم دروشمە چ پەیامێکی هەڵگرتووەوە مەبەستان چی بوو لەوەی کە 28مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لەژێر ئەم دروشمەیە بێت بەڵێ بێگومان دروشمەکەمان پەیوەندی بە تەوەرەکەمانەوە هەیە زۆر جارێمە دروشم وادانین کە پەیوەندی بەو تەوەرەیە بێت چونکە فستیڤاڵی گەلاوێژ هەموو ساڵێت تەوەرێکی هەیە تەوەرێکی هەیە و تەوەرەیە لە چەند پاڵێنێکا پێشکەشەکرێت بۆ میوانانی عەرەب و فارس و کورد یعنی هەر سێکیان بەشدارم ساڵیش 11 بابەت 11 توێژینەوەمان هەیە تەوەری ئەم ساڵمان لەسەر زیرەکی دەست کرد بەڕاستی ئێمەش چەند کەسێکمان دۆزیەوە لە نووسەران و توێژەران و زیرەکی دەستکرد و هونەری شێوەکاری زیرەک دەستکرد و وەرجێڕان زیرەکی دەستکرد و ئەدەب زیرەکی دەستکرد و لایەنی کۆمەڵایەتی زیرەکی دەستکرد و لە هەموو بوارەکانە زیرەکی دەستکرد بۆ هەر کەس بوارێکیش پسپۆڕێکمان دۆزیەوە کە بتوانێت لەسەر ئەو بابەتە قسە بکە ئێمە ئەڵین باداهێنانەکان لە پێناو جوانی و بە هامرۆیەکاندا بێت بەڕاستی ئێستا وەگاگادارن زیرەکی دەستکرد وا کاری پێکرێت کە خەریکە جوانی و بە هامرۆیەکان لە ناوە بات يعني بەڕاستی ینی شتێک ئەوە یەکێکە لە داهێنانەکانی مرۆڤ زیرەکی دەست کرد ینی بۆیە ئەڵێن با داهێنانەکان بتوانێت بەهای جوانی بگەێنێ بە هامرۆیەکان ڕاگرێ بەهای مرۆڤاتی نەشێوێنێ خۆتان ئاگاتان لێ بە زیرەکی دەستکرد چی ئەکرێت لە بواری کۆمەڵایەتی لە بواری هونەری لە بواری سیاسی لە بواری ئەدەبی لە وەرجێڕانە لە نووسینە مەسەڵەن ئەمە دویەکی ئەخلاقیشیە بەڕاستی ینی ئەو بەهایە ئێمە بۆ ئەوە بۆ کە بڵین بە ئەو داهێنانەی کە مرۆڤ ئەیکات لایەنە بۆ لایەنە جوانی و پۆزەتیفەکەی بێت نەک بۆ لایەنی بڵێن نەگەتیف و شێواندن دەستخۆش کاکسیا من هە لەسەر داهێنان پرسیار لە دکتۆرە بکەم دکتۆرە پێتان وایە ئەدەبی کوردی بە گشتی باسی کوردستانی گەوراکەم ئەدەبی کوردی لە چ دۆخێکایە لە دۆخی داهێناندایە یان نەخێر لە دۆخی دووبارە بوونەوەیە بەڕاستی پرسیارەکە زۆر پرسیارێکی قورسە ئەو پرسیارە ئەبێ زۆر بیکەیتەوە لێ تاپتانی جوابێکی دروست بدەیتەوە لە دنیای ئەمڕۆشدا لەبەرەوەی کە کاکسیامەند ئاماژێ پێکرد بەڕاستی ژیری دەستکرد بووەتە سەرمایە ملەتانی زۆر زەعیف کردووە لاواز کردووە لەبەرەوەی ئێستا ڕیسێرچ تۆژینەوە زۆر لاواز بووە هەر کەسێک کە توانێت بە ئامێرێک لە بەردەستیا بە مۆبایلەکەیەوە ئەو توێژینەوانەوە پێشتر بە ساڵ و بە مانگ و بە 2 ساڵ خەریکی توێژینەوەی گوی تا بتوانانی لە شوێنێکە دایبنی لە شوێنێکی گوڤارێ شوێنێکە وڵاوکەیتەوە ئێستا زۆر ئاسان بووەتەوە بە ماوەی ڕەنگە 20 دقە تۆ بتوانانی لێکۆڵینەوەی کە تۆ کتێب تەخواندەوە ڕیسێرچت لەسەر کتێب و بنەمات کتێب بوو ئێستا کتێب نەماوە بەڕاستی ینی شتێکی بەناو کاغەز زۆر کەمەوە بووەتەوە ئەوە بنەماکانی توێژینەوەی زۆر لاواز کردووە بووەتە بە ئاسانی یعنی ها لە دەستڕەسی هەموو کەسێکە لە مۆبایلەکەیەوە لە ناو جێەکەیەوە لە ژووری نووسنەکەیەوە ڕیسێرچەکە کات و هەمووی ئەو شتانەیە کە پێوەەر بوون پێشتر ینی خوێندن هەبوو نەماوە کتێب زۆر لاواز بووەتەوە زۆر زەعیفوەتەوە لە دنیای ئەمڕۆژدا لە وڵاتانی تر ئێمە من مەزانم فەڕەنسا نەچوومە بەس زۆر مەسەن هەندێک برادەر و هاوڕێ هەیە کە قسەیەکە لە ناو مترۆوە لە ناو قەتارا کتێب ئەخوێندنەوە ئەو کتێب خوێندنەوە ئەو توێژینەوە ئەو سەرمایە کە کتێبە لا ئێمەوە بەکو کورد وەکو تاکی کورد زۆر زەعیفوە ناڵم نەماوە بە زەعیف و لاواز بووە ئەبێ هەوڵێکی یەکجاری بۆ بدەین هەوڵە چۆنەیرێ دکتۆرە وڵا هەوڵەکە نازانم بەڕاستی کاتی هەوڵی وەکو تاک ینی من وەکو خۆم هەر کەسێ وەکو خۆی بتوانێت کار بکە لەسەری وەزانکۆکانیش ئەتوانن زۆر کاریگەریەکی زۆریان بێت لەو مەوزوعە بۆ نمونای مەکو مامۆستایکی زانکۆ لە شوێنەکان کە شوێنی کولتوری و مێژووی و نازانم شوێنەکانی ترن ڕۆشنبیریەکان ئەوانیش ئەتوانن وەکو تاکێکی مرۆڤ کە
تأثیر و کاریگەری خۆیان هەبێ لەسەر ڕۆڵەی کورد بەڕاستیە بێمە فێریان کێنێ سە بەداخەوە و ئامێرە ئەلکترۆنیکیانە بۆتە هۆکاریەوە کە ئێمەی تەمبەڵ کردووەتەوە. ئێستا ناڵێم منداڵی 19 ساڵە و 17 ساڵە تەمبەڵ کردوەوە ئیشە گەیشتووە بە مامۆسای زانکۆیش بۆ کەسانێکی وەکو ئێمەش ئەبێ اعتراف بکەین ئێمەش ینی زۆر کاتمان لەناو سوشیال میدیا خەریکە ئەڕوات ینی نازانم وەکو ئیپیدیمیکە وەکو نەخۆشینێکی لێ هاتووە هەمومانی گرتووە من ناتوانم ئێستا شانازی بە خۆم بکەم نەخێر من ڕۆژێ 10 ساعت کتێب بخوێنمەوە ڕەنگە پێشتر من بۆ خۆم وەکو تاکێک 5 ساعت 6 ساعت من تەرخان بوو کاتم تەرخانە کرد بۆ کتێب ئێستا لەبەر ئەوەی کە دنیای سوشیال میدیایە لەبەرەوەی پەیوەندیەکان هەموو بۆتە میدیایەوە ئەوەش لایەنی منیش بەڕاستی لاواز بووەتە وەکو تاکی خۆم وەکو مامۆستایك ئێستا وای لێ هاتووە کە سوشیال میدیا زۆر شتی تێکداوە تەنانەت خەوی تێکداوە لە بواری ئەگەر خەوی منداڵی مەسەن بۆ نمونە کوڕێک یا کچێکی گەنجی ئەم کۆمەڵگا بێ مەسەن بۆ نمونە خەوی ڕێکخات نایخا خواردن ڕێک نییە فاسفودە خەو نییە زۆر شتی تێکداوە لەبەرەوە دانیوەشە و خەریکی سوشیال میدیا و نازانم ئەو ئامێرە ئەلکترۆنیکیانە درەنگ لە خەو هەڵەسن ئەوەش تاسیرەکاتە سەر فێربوونیان لە ناو زانکووە من خۆم وەکو مامۆستای بینم زۆربەی قوتابیەکانمان باوێشکەتەن خەویان تێ لەبەرەوەی تا درەنگانیش کاریگەریەکی مۆبایلەکە ئێمە وەما لێ هاتووە خوێندنەوەمان نەمێت بەڵێ خوێندنەوە زۆر کەم ناڵێم نەماوە ئەوە ینی ئەو شتە جورعەتیەوەی بڵێم نەماوە نەخێر ماوە بەس زۆر لاواز بووە زعیفوەتەوە دەستخۆش دکتۆرە کاکسیا من 141 شعر و 91 چیرۆک و 46 لێکۆڵینەوە نێردراون بۆ لیژنەی لێکۆڵینەوەی ئێوە ئەو لیژنەی کە بە دوادەچوونەکە بۆ شارەکان بۆ چیرۆکەکان بۆ ئەو لێکۆڵینەوەی کە ئەیانەوێت لە فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە بەشداری بکەن پێتان وایە ئەم ژمارەیە زۆرە و ئەمە هێزە و ئەم هێزەیە هۆکاری بەردەوامیدانی گەلاوێژ و ئەکات کە گڕوجینێکی تر بەخۆتان بان بۆ ساڵی داهاتوو بەردەوامی پێبن بەڵێ بێگومان ئەم ساڵ ژمارەی زۆر بابەتمان بەدەستگەیشت لە شعر و چیرۆک و لێکۆڵینەوە تقریبان ئێمە 251 بابەتمان بەدەستگەیشت ئێمە لە ڕێی لیژنەوە هەڵسەنگانەکەین خۆمان بڕیا لەسەر شتانە ناین بە نهێنیش لە بنکە ئەو شتاکرێ ینی زۆر بەنهێنی ئەو شتە لای یەک کەسە بەڕاستی لای ئەمە لا بنکە ناوی نووسەرەکان لێکەینەوە ئەینێرین بۆ لیژنەیەکی تایبەت کە لە 3 کەس پێگاتون بێگومان ناتوانی بڵێ ئیتر بلەوە نەماوەی مە بڵین ساڵانە بڵین دەست ناخێنە کارەکانیانەوە چونکە 28 ساڵە لیژنە دانین ئەگەر دەستمان بخساتە کارەوەیکە لە لیژنەکان ڕێگەین ئایا قابلە ئەم هەموو ساڵە ئەم هەموو نووسەرە چۆن ڕێگەیان ناوە ئێمە دەستخینە ئیشیانەوە بەڕاستی زۆر جار پێشتر گومان لەسەر ئەوە هەبوو کە ئێمە دەستخینە ینی ئیش و کاری بینەوە بەڵام ئێمە ئیشمان بۆ حاڵەتە نییە ئەمە بەشێکە لەوەی کە پاڵنەرێکە وەکو جەناب دەڵی بڵێ کە کاتێک هەستەکەی زۆری ماوە بە فیستیڤاڵ هەواڵێ پرسێن نووسەران لە بەشەکانی کورسانەوە لە ئەو شوێنانەوە تەلەفۆنمان بۆ کرێ قسەمان لەگەڵاکرێ کەی کاتی فیستیڤاڵەکە یەکرێ بەڕاستیمە چۆڵێ بێ بە هاندانێک جگەلەوە زۆر نووسری تر بامان شێوە حەزەکە بابەتی هەبێ زۆر جارەڵێ تەوەرەکەتان چییە زۆر جاڵێمە شعرێ بخێنمەوە لە فیستیڤاڵە ینی زۆر پێش فیستیڤاڵێمەوە پەیوەندیانەمان پێوەکرێ و بەشێکی زۆری شیاوەکو میوان ینی حەزەکەن بێنە فیستیڤاڵی گەلاوێژ بەڕاستی من لێرە ئەمێ بڵێم ینی داوای لێبوردن لە نووسەران و هونەرمەندانەکەین ئێمە ژمارەیەکی کەم ینی ئەتوانین دەرشانکەین بۆ میوانداری ناتوانین ئەجینا بەدەسەڵاتینی ئێمە بێ حەزەکەین هەموو نووسەرانی شارەکانی کوردستان ینی ڕێگەوی هەبێ بین بتوانین بەشداری فیستیڤاڵی گەلاوێژکەن بەڵام ئێمە ساڵانە ئەتوانین چەند میوانێک بەڕاستی ئەمە سام ساڵ 140 میوانمانە بووە ینی لە هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵات و لە باکوور و لە ڕۆژئاوا و لە وڵاتانی عەرەبی و لە ئەوروپا بەڕاستی ئیتر تۆ جاروایە ژمارەیە گەتوانی بەڕاست بتوانانی میوانداری بکەیت لەبەرەوە داوای لێبورد نەکەین لەو کەسانی کە بانگمان نەکردوون بۆ ساڵی میوانانی دەرەوە تا چۆن هێزی زیاترەیە بە فیستیڤاڵەکە کاکسیامەند بەڵێ بانگەشتکردنی میوانانی دەرەوە تا چۆن هێزی زیاترەیە بە فیستیڤاڵەکە بەڵێ بەشێکی ینی فیستیڤاڵی گەلاوێژ ینی چۆن کۆمەڵە ڕەهەندی هەیە ینی کۆمەڵە ڕەهەندە ینی ئەوە نیە لە یەک ڕۆ لێ بڕانی یەکێک لە کارەکانی ئەوەیە کە ئاشناکردنی نووسەران بە یەکتری ینی ئێمە و ئەوانی تر زۆر جار لای خەڵکێکی گشتی ئەبێ ئێمە ئەو دان بەوا بنین کە لای خەڵکێکی گشتی وێنەی ئەوی تر وێنەیەکی ناشرینە زۆر جار وێنەیەکە شوێنراوە وێنەیەکە و دوورهینێکی مێژویشی هەیە لە خۆی دروست نەبووە بەڵام ئێمە بێ فەرهەنگ جاکەینەوە لە سیاست فەرهەنگ جاکەینەوە لە مەبەستم لە کارکتەری سیاسی ئەجنا بڵین سیاست لە هەموو
کارەکات وەکوی کەوتە ئیشکەی جا لەبەرەوە تۆ و ئەم وێنەیە لای تۆ کاڵە بێتەوە لای ئەویش کاڵە بێتەوە بەڕاستی ئەوە دووسەرەیانی ئەو پەیوەندیە ئێمە نووسری فارسمان هێناوە بۆ ئێرە خۆی لێرە قسەی کردووە توێتی پێشتر وێنەیەکم هەبوو بۆ کورد مەسەرەن بەڵام ئێستا وێنەکە گۆڕا لە بەرچاوم عەرەبمان بان کردووە لە جەزائیر لە مەغریب لە میسر ئەڵێمە من لە جەزائیر بووم نووسەرێکی جەزائیرتی من لە جەزائیر بووم هەر ئەوەندە کورد میلەتێکە ئەچەوسێتەوە و شەڕی کردو و شۆڕشی کردو تاو وتی بەڵام تووشی شۆک بووم لە کوردستان تەلەفۆنی کردیانی وتی تووشی شۆک بووم دوای فیستیڤال قسەم بۆ نەکرا ئەوە لە ئێستا پێتان ئەڵێم کە من هاتم بۆ فیستیڤاڵێکی جیانی وتی وای وەمزانی لە شوێنێکا کۆڕێکە و دانیشتون چەند کەسێک قساکەن نەمزانی ئەو هەموو بڕگەیە و بەو جوانیە و بەو مەبستم چییە ئەوەیە کە وێنەی یعنی ئەو وێنەی ئێمەش با لە بەرچاوی ئەوان جوان ڕوون بێتەوە مەسەلەن ڕەنگە و لە ڕووی سیاسیەوە لە ڕووی مێژویەوە شتێکی خوێن بێتەوە لەسەر ئێمە وەکو دوژمنێک سیرمانکە وەکو کەسێکی ئازدزم سیرماکە وەکو پلە دوو سیرماکە بەڵام بەم هێنانە کە ئێمە ئەوانە بانگەکەینێرە پیشانیانین ئەمە ئەدەبەکەمانە ئەمە کەلتورەکەمانە ئەمە جوانەکانمانە ئەو وێنەی لە بەرچاو گەورەترە بێت و ئەو پلەی لە بەرچاو بەرزترە بێت بەڕێستان لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە بەشدار بوون بەڕێستان چیە لەم سەقسەکانی کاکسیامەند لە بەشداریکردنی میوانانی دەرەوە کوردستان ناڵێم بێگومان کوردستانی گەورە ناڵێم لە هاتنی میوانانی گەورە بانگێشتکردنی میوانانی دەرەوە بۆ کوردستانی گەورە منیش بەڕای منیش لەگەڵ کاکسیامەند موافقم ینی ڕای جەنابیان بەدڵمە ئەمە وەکو تاکێکی کورد ئەبێ جوانیەکانی کوردستان و جوانیەکانی کولتورمان بخەینە دەرەوە بەڕاستی ئەنی ئەدەبیات شعر چیرۆک نازانم هۆنەر نابێت تێکەڵاوی سیاست بێت بە هیچ شێوازێک وەکو تاکێک ئێمە بێ هەوڵ بدەین جوانیەکانی هوەر دەرخەین ئەنی هەوڵی ئێمەوە بێت کە وەکو خۆمان وەکو کەسێکی کورد بە جوانی بناسێنین بە دەوروبەرەکانمان ئێستا لە فارس بێ لە تورک بێ لە عەرەب بێ نازانم دەرەوەی تەنانەت حدودەکان و سنوورەکانی دنیا بێ ئێمە بێ خۆمان بناسێنین کە ئێمە کین مێژووی ئێمە چۆنە تەنانەت ئێمە چۆن ئەژین ئێستا هەندێک کەس وەکو کاکسیامەند ئاماژەی پێکرد بیرۆکێکی خراپیان لە ناو کورد هەیە منیش خۆم مەسەڵەن بۆ نمونە ڕاستە لە کوردستانی ڕۆژهەڵات ژین و لە ئێرانی ژیاوین بەس ئەو جوانیە هەندێکیانەی بینن من مەسەڵەن بۆ نمونە لە زانکۆیەک لە زانکۆیەکی فارس بووم زۆر حەزیان بە کورد بوو کوردیان خۆشەویستیانی تابلۆکی جوان لە کورد لە بەردەستیانە بوو هیچ کات زۆر بەکەمی بە دەگمەن ڕووی داوە کە تابلۆیەکی ناشرین لە کورد ببینن بەس هەیە ئەو تابلۆیشە بە جۆرێتر لە نەزان سیاسەتە یا هەر شتێکتر هەیە تابلۆیەکی ناشرین لە کورد نیشانە دەن کە ئەم شوێنان ناوێتە هۆکارێکەوە جوانیەکانی کورد دەرکەوێت ببینن کە کورد کەسێکی میوان دۆستە کەسێکە مێژووی هەیە تەنانەت کۆمەڵایەتی بۆ لە دنیا توانیوە خۆی بناسێنێ لە هەموو بوارەکانەوە لە بواری جوانیەوە لە بواری شعرەوە لە بواری کۆمەڵایەتیەوە لە بواری میوان دۆستیەوە لە زۆر بوارەکانترەوە وەکو تاکێک ئەمە خۆمانمان سەلماندووە بە دنیا دەستە خۆش بێت دکتۆرە کاکسیامەند لەو ژمارەی کە باسمان کرد 141 شعر و 91 چیرۆک و 46 لێکۆڵینەوە کە هاتۆتە فیستیڤالەکە چەندی لە ئێستادا لە کێبڕکێدان چەندی ماونەتەوە لەگەڵتانە بەڵێ لیژنەکانی هەڵسەنگاندن 11 شعریان هەڵبژاردووە 11 شعر ماوەتەوە لەگەڵ 7 لێکۆڵینەوە لەگەڵ 6 چیرۆک لەناو ئەمانەشا یەکەم و دووەم و سێمیان دیاری کردووە ینی بە پێی هەڵسەنگاندون نردویانەوە بۆ لای ئێمە ئیتر لە ڕۆژی کۆتایی فیستیڤاڵە لیژنەکە هەڵەسن کە ئاشکراکرێ لیژنەکە نهێنیە ینی هیچ کەسێ نازانێت چێن جارێ ئاشکراکرێن و خەڵاتەکانیش بەسەر سەرکەوتوانەدا بەشەکرێن دەستان خۆش بێت مەرچی بوو بۆ بەشداریکردن تەمەەن مەرج بوو یان بۆ هێنانی چیرۆکێک مەرجان چی بوو بۆ شعرێک بە هەمان شێوە بۆ لێکۆڵینەوەکانیش بە هەمان شێوە ڕەنگە پێشتر مەرجەکان مەرج کەم بوو بێ بەڵام بە ئەزمموی فیستیڤاڵ لە ڕێگەی لیژنەکانەوە گلەیمان لێکرا کە جاروا بوو بابەت درێژ بوو زۆر درێژ بوو لێکۆڵینەمان بۆ هات 50 لاپەڕە بوو ینی ئەمە بۆ خوێندنەوە بەڵام کتێبێکە بەڕاستی لەبەرەوە مەجبور بووین چەند ساڵێکە ئێمە بەرجمانەیە بۆ بەرهەمەکان بۆ شعر بڵین مەرجمانەیە کە 5 لاپەڕە زیاتر نەبێ ئەیفۆر بۆ چیرۆک بڵین 2006 زیاتر نەبێ بۆ لێکۆڵینەوە 6000 ینی دامان ناوە ئەوە بیرمان لێ کردوەوە یەکێک ئەتوانێت لێکۆڵینەوەک لە 6000 بتوانێت بە جوانی 6006 زیاتر نەبێتتر 5000 بێت 4 کێشەنیەوە وە زۆر جایش ئەگەر 6000 شتێکی کەم بێت هەر چاوپۆشی لەکەین و حاڵتە لەبەرەوەی کە بتوانن لیژنەکان لەو ماوەی کە ئەیانێنە بیخوێنەوە بەڕاستی سە تۆ ژمارەکەت ئاماژە پێیا ئێماگەر بۆ منە کەژاڵخان لیژنە بێ 46 لێکۆڵینەوەی بۆ بنێرین
هەل لێکۆڵینەوەیەکی 50 لاپەڕە بێ بەڕاستی چۆن نەتوانێت بە 20 ڕۆژ و مانگێک بتوانێت ئەمانە هەمووی بخوێنێتەوە سەرکەوتۆکان دیاریکە بەڕاستی چکە لێکۆڵینی وایە بێ دوو جار بیخوێنێتەوە بۆی بزانێت ئەم باشترە لەو یەکەم چۆنە چکەوە بەڕاستی بەرپرسیارەتیە ئەو کەسەیە بێ بە لیژنە بەرپرسیارە بەرامبەر چارەنووسی و دەقانایە چارەنووسی و کەسانی شتیان ناردووە ئێمە هیچ هینێک ناکەین دەستێوەردانێک هەموو لیژنەکە بە ئارزوی خۆیان و بە ئازادی شتەکان هەڵبژێرن دەستان خۆش بێت ڕۆژی یەکەم چالاکیەکانمان بینی بۆ ڕۆژی دووەم بۆ ڕۆژی سێم چالاکیەکان چیە بن ئاراستەی فیستیڤالەکە بەرەو شوێڕات سبینێ سعات 9 ئەو شاعیرانی بەشدار بوون لە فیستیڤاڵ و ناویان هاتوۆ شعرەکانیان خوێنەوە هەتا 9 لە دوای ئەوە تەوری فیستیڤاڵ دەست پێکە هەتا ئێوارە بە 3 پانێڵ کە 11 توێژەرن لە کورد و عەرەب و فارس بابەتەکانیان لەسەر جیرەکی دەستکرد پێشکەشەکەن پاشان لە ڕۆژی سێمە بەیانەکەی ئەو لێکۆڵینەوانی کە نێراون بۆ فیستیڤاڵ و هەڵبژێراون حەوت لێکۆڵینەوەکە بابەتەکانیان پێشکەشەکەن دوای ئەوەش بۆ ئێوارە ینی ڕۆژی شەممە سعات 3 مەراسیمی کۆتایی فیستیڤاڵ دەست پێکە کە خوێندنەوەی شیعر و تابلۆیەکی هەڵپەرچێ و گۆرانیە لە تیپی میلی سلێمانیە ئامادەی کردووە لەگەڵ خوێندنەوەی وتاری لیژنەکانی هەڵسەنگاندن و خەڵات بەسەر سەرکەوتوانە دەستان خۆش بێت بۆ ساڵی داهاتوو بێگومان فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش بەردەوامیە بێت ئەمڕۆ لە یەکەم ڕۆژە چی هەبوو کە نیازتان هەیە بۆ ساڵی داهاتوو گۆڕانکاری تیا بکەن بۆ بەهێزکردنی زیاتر بەهێزکردنی فیستیڤالەکە بەڵێ ئێمە چەند ساڵێکە ئیش بە شاشە ئەەکەین زۆر جار ئەو کەسەی هەڵەسێ قساکات لە دواوە سیڤیەکی و ڕسمەکەی باشترە بۆ ئامادەوان بەڕاستی تۆ شاعیرێک باڵەکەی ناوەکەی خوێنیتەوە لە میسرەوە هاتووە بۆنمە ڕەنگە ئەوانی ئامادەوان نەزانێ ئەمە چێ ئەوانە ئەمە گۆڕانکاری بکان ساڵانی تر نەمان کرد کردمان لە هەندێک بۆ پانەلیستەکانیش کردومانە هەموو ئەوانەی کە توێژەرەکان 11 توێژەرەکە لەگەڵەوە ئێمە شتێکمان هەبوو بەتەماین ینی وەکوونیائین هەموو شارێکی کوردستان کەسێکی تا خەڵاتکەین ساڵانە بڵێن هەرێمی کوردستان کەرکووک سلێمانی هەولێر دهۆک پار کردمان ینی نووسەرێکی دەرکەوتوی ئەو شارە هەڵبژێرین خەڵاتیەکەین ینی ئەو 5 کەسە ئەم ساڵ لامان بر ماوەساڵەتی ڤەڵمەتمان هێنایە ئەوە خەڵاتی زێڕین لە 3 ڕۆژە بۆ خەڵاتە ئەم ساڵ گۆڕانکاریمان تیا کرد لەبەری بەڕاستی ئەو خەڵاتە باشتر لە بەردەم ئەو جەماوەرە زۆرا بدرێ چکە 3 ڕۆژ وردەوردا 2 ڕۆژ و 3 ڕۆژ کەسی تایبەتیە بۆ فیستیڤاڵەوانی کە مۆتەمن وەنوخبەن ینی بەڵام ڕۆژی یەکەم لە بەروی هەمە ڕەنگە گۆرانیتیایە مۆسیقایتیایە شعریتیایە خەڵکێکی گشتیەت بەڵام ڕۆژەکانی تر ئەو کەسانیان کە زیاتر گرنگی بە لێکۆڵینەوە و شعر و چیرۆکەیان دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم زۆر دڵخۆش بووم بەوەی کە ئەمڕۆ چالاکیەکانمان زۆر بەسەرکەوتووی بینی بە هیوادارم کە بۆ ڕۆژانی داهاتوو لە ڕۆژی دووەم و ڕۆژی سێمی فیستیڤالەکەشە بە هەمان شێوە کە دڵنیاشم هەر بە هەمان شێوە بێت زۆر سپاس بۆ ئێوە سپاس دکتۆرە دەستان خۆش بێت ئەزان و خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین بەڵام لە ئێستای پشوویکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە لاسەر ئازانی ما لەگەڵتان بەردەوامین و دووبارە سڵاوتان لێبێت بۆ ئەم بەشەی پرۆگرام بەرنامەی کورسات مەگەزین و میوانی ترم لەگەڵا بێت ئەویش هەرێک لە بەڕێزان کاک ئەیسا حسێن وەکو شاعیر و هەروەها بەڕێز سیامەند هادی سەرپەرشتیاری عەبدوڕەحمان بامەڕنی وەکو نووسەر کە لە شاری دهۆکەوە کە ماوەی 20 ساڵە وەکو هاوکارێک لە فیستیڤاڵی گەلاوێش لە دەڤەری بادینانەوە بەشدارە لەگەڵیانە سڵاوتان نەبێ و بەخێر بێن و پیرۆزبایی 28مین خولی فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش لە ئێوەی بەڕێزیشەکەم زۆر بەخێر بێت کاک عەبدوڕەحمان لای بەڕێستەوە دەست پێ بکەم فیستیڤاڵی گەلاوێش بۆ تۆ چی ئەگەیەنێت تۆ ماوەی 20 ساڵە وەکو هاوکارێکی سەرەکی لە دەڤەری بادینانەوە کارەکەیت لەگەڵ ئەم تیمەیە کە فیستیڤاڵی گەلاوێش بەڕێوا بن دەستن وە خۆش پیرۆزبایی خۆ لە هەمێ هەواڵ و مهێوانان دیکەین ئەڤێن ئەبرود 28مین فیستیڤاڵە گەلاوێشدا ئامادە بووین فیستیڤاڵە گەلاوێش تایبەتمەندیەکە
خویا تایبەتە هایی نبتن الباجار سلێمانی هەرێما کوردستان بەلکو سەرانسەری عێراق ژی و تاکە ویستاڤالا بێ ڕەنگیشیای بەردەوامی بدەتە خۆ بێ ڤەقەتیان ئەس زیاتر بەحسێ دهوکێ بکەم و دەڤەرە بادینان ئەم هەرجار ما سەرپەرشتە دەڤەرە بادینان کە مایک نوێنەرێ بنکە ڕووناک بریە گەلەوێش هەرجار ما ئامادەکاریە هەین گەل دەستپێکە ویستاڤالێ ئەم ڕاگەهاندنێکی بادینان جی بەڵاو دکەین و دەرگەهێ وەرگرتنا بابەتان هاتەڤەکردنێ خوشحاڵانە چەندین نویسەر شاعر چیرۆک ڤەکولەر بەرهەمین خۆ پێشکەش دکەن هەر ساڵ چەند شاعر شعرت خوتینن چیرۆک و ڤەکولین وەسا ئەم بادینان هەڵسەنگاندنێ بۆ دکەین لژنە هەڵسەنگاندنێ بۆ دانین و هەر بوارێکی شاعر چیرۆک ڤەکولین ئێکێژێ سەرکەفتی دەرەخین و تینینە گەلاوێش بادینی بەرهەمێن خوا پێشکەش دکەن البێرێ من دوێتن خاڵێکی سەر گرنگیە ویستاڤالا گەلاوێش بەحث بکەم و بلی بێدرکێت دەڤەرە بادینان یعنی وەک ئەس ئاگەهدار gelek nivîser hez dikin beşdariyê vîstevalê de bikin hez dikin berhemît xuyê ciwan yani dahinanên xuyê can şeir çîrok vekolîn ben bihêlin yani belav nekin çi rojnama guvaran da çi kur semînaran da pêşkeş nekin belku bihêlin bu vîstevalê û pêşkeşî vîstevalê bikin hem beşdariya wan ku bên beşdariyê dîdareka hûsa da bikin nivîser xudan qelem kesên bilîmet هر چهارپارچه کردستان به هفت نیاسینه بکن تکلیه ادبی بکن اف بیستوالن ویرانگیجی راستی تایبتیجی بو قلم نی اف نویسرن داهنان کن تشتکی بچکنینه یعنی هر دم خوشی بگرم و گوری و پیشوازی لید کرد. دست خوش بید. کاغی ساعت دوباره سلاود لبید. هۆکار چییە کە باز لە فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ ئەکرێت شاعیران نووسەران بێد و دڵی پێیان خۆشە بەشدار بنتیایە بەرهەمەکانی خۆیانە نێرن سەرەتا دەستخۆشی بۆیەوە 5 ڕۆژ لەمە و پێشش یادی دامەزراندن یا بنیادنانی شاری سلەیمانی بوو پیرۆزبایی لە هەموو خەڵکی سلەیمانی یەکەم بەم بۆنەیەوە هەروەها دەستخۆشی لە سەرپەرشتیارانی فیستیڤاڵی گەلاوێژ کە ماندوو نەناسانە بۆ ماوەی 28 ساڵە بە بەردەوامی ئەم فیستیڤاڵە ڕێکەخەن بەڕێوەی دەبن کە ئەمە جێگەی دڵخۆشی جێگەی دەستخۆشی جێگەی پیرۆزباییە لێیان ئومێدەوارم ماندوو نەبن ئومێدەوارم بەردەوام بێت بەنسبەت ئەدیبان بەنسبەت نووسەران فیستیڤاڵ بۆتە وێزگەیەک بۆ ناساندنی بەرهەمەکانیان ئەمەیان لەلایەک وەکو زۆر جاریش وێزگە بووە بۆ ناساندنی نووسەرەکە خۆی زۆر نووسەری گەنج هاتووە بەشداری کردووە لێرە بەرهەمەکانی خۆی پێشکەش کردووە بۆتە جێگەی ڕەزامەندی هەم فیستیڤاڵ هەم ئامادەبووان چونکە نووسەری گەورە گوێی لێگرتووە دواتر هەم ئەمە بۆتە هاندانێک بۆی ئەم نووسەرە بەردەوام بێت و ئێستا قەڵەمی جوانیان لێ دەرچووە چونکە 28 ساڵ سێ دەیە دەکات تەمەنێکە کە گەلاوێژ توانیوێتی خزمەتی گەورە بە ڕەوتی ئەدەبی کوردی بکات کە ئەمە لەوانەیە تایبەتمەندی گەلاوێژ لە هەموو فیستیڤاڵەکانی ترجیاکاتەوە ئەو بەردەوامیەتی کە چونکە تا ئێستا ئێمە ئەگەر لە دەیان ساڵی ڕابردوو یان دەتوانین بڵین لە دوای ڕاپەڕینەوە کە ئێمە ئەم نیمچە ئازادیەمان لە هەرێمی کوردستانە بەدەستێناوە هەر فیستیڤاڵێک کرابێت چەند ساڵێکی خایاندووە یان یەک دوو خولی خایاندووە چەند ساڵێک کراوە بەڵام دواتر ئیدامە نەدراوە گەورەترین شانازی کە بەر گەلاوێژ دەکەوێت ئیدامەدانیەتی کە ساڵانە لە کات و ساتی خۆیدا دەکرێتن ئەمەش مایەی دڵخۆشی هەموو ئەدیبانە نووسەرانە من دڵنیام شاعیرانی ئێمە نووسەرانی ئێمە ساڵانە چاوەڕێی هاتنی مانجی 11 دەکەن بۆ ئەوەی بتوانن بەرهەمەکانی فیستیڤاڵ ببینن یان بەشداری لە فیستیڤاڵ بکەن یان لە ڕێگەی شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە یان لە ڕێگەی نووسراوەکانەوە یان لە ڕێگەی گەلاوێژنامەوە هەواڵی فیستیڤاڵی گەلاوێژ ببیستن بۆ ئەمساڵ خەڵات بەخشایە مامۆستای گەورەمان خاوەن قەڵەمی زۆر بەهێز مامۆستا لەتیف هەڵمەت بەڕێستان چۆن باسیەوەکەن کە مامۆستا لەتیف هەڵمەت بۆ 28مین خولی فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ هەڵبژێردرا مامۆستا لەتیف هەڵمەت شایانی ئەم خەڵاتە بوو بەڕاستی دەستخۆشی لە ئامادەکارانی فیستیڤاڵ دەستخۆشی لە بنکەی ڕووناکبیری گەلاوێژ کە کەسێکی زۆر شایستەیان
بۆ ئەم خەڵاتە دیاری کردو کە ئەویش مامۆستا فەڵمەتە. مامۆستا فەڵمەت تەمەنێکی زۆرە خزمەت بە وشەی کوردی، بە ئەدەبی کوردی، بە شعری کوردی دەکات کە هەمیشە پیاوێکی بە هەڵوێست بووە، هەمیشە لە بەرەی میلەتەکەی خۆی بووە، هەمیشە بە شعرەکانی خەڵکی جۆش و خڕۆش کردووە بۆ ئەوەی خەبات بکات، بۆ ئەوەی ڕاپەڕیم بکات، بۆ ئەوەی بەرگری لە نیشتیمانەکەی بکات. مامۆستا فەڵمەت واتە نیشتیمان، مامۆستا فەڵمەت واتە شعری کوردی، مامۆستا فەڵمەت واتە نوێکردنەوەی شعری کوردی، واتە کوردستان، واتە کفری، واتە سلەیمانی، واتە هەموو کوردستان. بۆیە حەقی خۆیەتی زیاتر ئاوری لێ بدرێتەوە. ئومێدەوارین تەمەن درێژبی، هەرچەندە تەندروستی ینی من هەستم کرد لە تەندروستێکی ینی تەندروستەکەی بەو شێوەیە نییە. ئومێدەوارین تەندروست باش بی، ئومێدەوارین لە ناومانە بمێنێتەوە تا عیامێکی درێژ بۆ ئەوەی زیاتر خزمەت بە ڕەوتی ئەدەبی کوردی بکات، بە تایبەتی لێرە لە سلێمانی لە هەرێمی کوردستان. ئێمە پێویستمان بە مامۆستا لەتی فەڵمەتە دوایی، چونکە ئێمە کۆمەڵک شاعیری گەورەمان لەدەستدا لە سەروی هەمیانەوە شاعیری گەورەی کورد کاک شێرکۆبێکەس. لە دوایەوە لەتی فەڵمەت دەتوانم بڵێم ڕەوتێکی جیاواز، شاعیرێکی یاخی. ئێمە هەمومان هەر لە سەردەمی مناڵیەوە لە ڕێگەی منهەجەکانی خوێندنەوە تا دواتر گەنج بووین و تا دواتر خۆمان ئێمە هەمومان سەرسامین بە شعرەکانی لەتی فەڵمەت، سەرسامین بە یاخی بوونەکەی، سەرسامین بۆی کە مامۆستا لەتیف دەستەمۆ ناکرێت، پیاوێکە بۆ شعر ژیاوە، هەر بۆ شعریش دەژی. ئومێدەوارین تەمەن درێژبی، دەستخۆشی بۆ بنکەی گەلاوێش کارێکی زۆر زۆر چاچیان کرد. دەستی تۆش خۆش بێت. ناکرێت دوو نووسەری بەڕێز لای من بێت، دوو شاعیر لای من بێت و شعریتیانە بێ بەرنامەکە و بەرنامەکەش تایبەت بێت بە فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش. کاک عەبدوڕەحمان شتێک شعرێکمان پێشکەشەکەیت؟ گەلێک باشە. فیتکە دوماهیە ناوێ vê şerê بۆ şikandina bêdengiyata ez divê yariyê bi domahî înim û seferêkem min nevê yariyeka tijî xem bît û sefera min cilên bêdengiyata li ber bin. Sefera min li wêzgeheka tijî mirov dest pê dike fargûn di tijî new heshametin rê cudaya û tablo cudana û kenî û girî û bişkurîn û hewayê em di helkêşîn cudaya. Hemî tişt nav heshametê ra berzeye û çavareyê hatina kesekî jî nakem. Cigara xwe wek min divê hil dikem û pêkê xwe şerabê wek min divê fir dikem. Dumahî fîtka temenê yariyê ye, hemî tiştên min yên minin û hemî tiştên xwe jî digel xwe bibe. Fargûnên vê şemenda firêda xerîbiyên te nakem. Nahilim çiddî tu di ber perên min de xwe nazdar bikey, şirîn bikey, min mac bikey, serê xwe daniye ser sîngê min, pirça xwe ber min wer bikey, jûra min tijî etra xwe bikey, di nav ber perên min de bibiye peyv, wêne riste şeir. Hemî berperên xwe de pêçim û hemî westiyanên xwe de keme di guldanekê de. Guldanê êdî wek herû af nadem, herû nabe me ber tîşka hetavê û ser mêza bîrhatinên xwe dê pişt demê, dê pişt deme te û dê pişt deme guldanê û dê pişt deme wê jinê. Ew jin ya tilya trîve diçû, ew tilya min bernivîsînên xwe re dikire şerab, me gilasên xwe tijî dikirin ji şerabeka sor. Ew jina ji tîşka rojê ve diçû, ew turuşka min pencera jûra xwe li ber rûyê wê têla vekirî. Jinek ser çipa laparan net hate nivîsîn, jinek bû ew firçê çi şêwekaran nehat bû kêşan, kamîra çit fotografon nehat bû zomkirin. Xûne da bû destê çi roman nivîsa û neket bû ezmanê ser çi stranbêja û jinek bû ji zemenek dî û ji deverek dî û ji perpitûkek dî. دەستی خۆش بێت، زۆر ماندوومان کردی کاگیسا بەڕێزیشت ئەگەر شارێکمان پێشکەش بکەیت سوپاس دەکەین. زۆر سپاس. وڵی دوو شتی کورد یەکیان بۆ سلەیمانیە. بە خۆشحاڵیەوە فەرموو. سلێمانی تارماییەک ویستی سلێمانی بدسێ، شەو تەمێکی جەردە و هار و هاجی نارد، چاوی گۆیژەی تون تون بەست بۆ بەیانی گزنگ لێ هاتە دەست و گەرمای خۆریش تا چاو حکمی کرد ڕاوینە. ئاخر شارێک چۆن دەدەزرێ لە ژیانیان نەخەوت بێ و شاخێک ئێشکگر و خۆر چاو و هونەر شورا و شعر پاسەوانی بێ.
دەست خۆش بە کاکی سەرجان. ئەوەی دووەم هەر شتێکی کورتە بەڵێ بۆ نادیارە ئەگەر مردم وەسیەت بێ مۆبایلەکەم 200 کورتەنامە و جیرفانم 200 دۆلار و سرم 200 یادگاری و هەناوم 200 خەفەت و گوێچکەم 200 ئاواز و جەرگم 200 ژان و چاوم 200 خەون و دڵم تەنیا تۆی تایە. زۆر سپاس. هەمیشە دڵە زیندوو بێ. زۆر سپاس. دەست خۆش بە کاکی سەرجان، زۆر سپاس مادوومان کردن. کاک عەبدوڕەحمان، فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش بەڕاستی ئەو شوێنەیە کە یان ئەو مینبەرەیە کە دەنگەکان بگەینێتە شوێنی خۆی. بنەوێت ئەوە نەش گوتنە من بەڵکوش گوتنە گەلێک نویسەر و گەلێک قەلەم و گەلێک چ ئەف کەسێن بەشداری ڤیستاڤاڵی کرێنیان ئەف کەسێن ئاگەش ڤیستاڤاڵی هەی بێ داخویانێت دەنگ و بەلێ ڤیستاڤاڵە گەلاوێش ئەو دەنگە یان ئەو تابلوویە یان ئەو وێنەیە یان ئەو دیمەنەیەک و بشێت هەم قەلەمێنی دروست بکات هەم تشتێکی نیبیت لە هەرێمە کوردستانی هەمیەک و ئەتشێن بێژم لە هەرێمە کوردستانێ گەلێک دیدارێ دی گەلێک ڤیستاڤاڵە دی گەلێک هەف شێوەیەت vê yê hatîne hebûnê lê neşiyane berdewamê bikein ev jî pênevê serkeftineke bû ڤیستاڤاڵê û ev kesên pêrabûn û yê pêradibin jî. دەست خۆش بێت کاک عەبدوڕەحمان. کاک ئیسا بێتەن وایە ئەو دەقەی یان ئەو شعرە یان ئەو چیرۆکەی کە لە فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژەوە دەرەکەوێت هەر بەڕاستی مۆری داهێنانی پێوەیە؟ من وتم فستیڤاڵ وێزگەیەکە بۆ ئەوەی بەرهەمەکانیان دەقێکی نووسەرێک دەقێکی خۆی تێدا عەرز بکات پێشکەش بکات. زۆر جاران ئەوەی لە فستیڤاڵە یەکەم یان دووەم یان سێمە بێت مەرج نییە ئەوە باشترین شاعیر بێت یان باشترین چیرۆک نووس بێت یان باشترین لێکۆڵەر بێت یان ئەوەتە فستیڤاڵ بتوانێ بیکاتە یان ئەم یەکەم بوونە یان ئەم پێشبڕچەیە بیکاتە ئەدیبێکی باش. بەڵام وێزگەیەکە بۆ ناساندنی ئەو بەرهەمانە وێزگەیەکە بۆ ناساندنی کەسەکان لە هەمان کاتیشا کەسەکە خۆی بەهرەیەکی تیابێکە ئیدامە بۆ بەهرەیە بدا. ئەوەی کە بەلای منەوە گرنگە فستیڤاڵی گەلاوێژ فستیڤاڵێکی نێودەوڵەتیە. من زۆربەی فستیڤاڵەکان بەشدار بووم توانیمە لە ڕێگەی ئەم فستیڤاڵەوە یەک دنیا با بڵین پەیوەندی کۆمەڵایەتی یان پەیوەندی ئەدەبی لەگەڵ ئەدیب و نووسەرانی تر بە تایبەتی ئەدیب و نووسەرانی پارچەکانی تری کوردستان ئەدیب و نووسەرانی وڵاتانی عەرەبی عێراق لە هەمان کاتیشا من وەکو خۆم توانیوە پەیوەندی لەگەڵ ئەدیب و نووسەرانی ئەوروپاش ببەستم لە ڕێگەی فستیڤاڵی گەلاوێژەوە بووە. من لە هەولێرەوە زۆر جاران میوانەکان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە هاتوون من هێناو من تا گەیشتونێتە سلێمانی و لە سلێمانیش بەیەکەوەندەی بەیەکەوە بووین لەگەڵم ئەدیب و نووسەرانی بە تایبەتی ئەوانی کە لە دەرەوە هاتوون نووسەری گەورە توانیم ئەو عیلاقەیە دروست بکەم. هەروەها توانیمانە با بڵێن یان گەلاوێژ توانیوێتی ئەدەبی کوردی بە ئەدیب و نووسەرەی گەورەکانی دنیا بناسێنی یان بەرهەمەکانی ئەوان کە لێرە خوێندوونەتانەوە ئێمە پێیان ئاشنا ببین واتە و ئاشنابوونی ئێمە بە ئەوان و ئەوانیش بە ئەدەبیاتی ئێمە لە ڕێگەی ئەم وێزگەیە بووە کە گەلاوێژ ئەم ڕۆڵە گەورەیەی بینیوە کە ساڵانە وەکو فستیڤاڵ سازی داوە. ئەمە خاڵێکی گرنگ بووە هەمیشە لە یان خاڵێکی درەوشانەوە بووە لە فستیڤاڵی گەلاوێژ جگە وەکو گوتم بەردەوامیەکەی وێزگەیەک بۆ ناساندنیش بووە لە نێوان ئەدەبیاتی ئێمەی کورد بە ئەدەبیاتی دنیا یان نووسەرانی ئێمەی کورد ئاشناکردنیان بە نووسەرانی دنیا و ئەو عیلاقەیەی کە لە نێوان ئێمە و بە تایبەتیش خۆ زۆر گرنگە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و لە نێوان باشوور یان باکوور ئێمە لە ڕێگەی فستیڤاڵی گەلاوێژەوە یەک دنیا ئەدیب و شاعیرانی ڕۆژهەڵاتمان ناسیوە یان باکوورمان ناسیوە ڕۆژئاوامان ناسیوە کە ئەمە بەڕاستی ینی هەم خزمەتێکی زۆر گەورە بووە بە کورد هەرچەندە گەلاوێژ سیمایەکی نێودەوڵەتی هەبووە ینی ئەوەندەی کە نێودەوڵەتی بووە لە پاڵ ئەوەش کوردانش بووە کە میوانان لە ڕۆژهەڵاتەوە هاتوون ئەدیبانی ڕۆژهەڵات لێرە خەڵاتیان وەرگرتووە یان ئەدیبانی ڕۆژئاوا خەڵاتیان وەرگرتووە خەڵاتی یەکەم و دووەم و سێمیان بەرکەوتووە بۆیە گرنگ بووە گەلاوێژ یان فستیڤاڵی گەلاوێژ دادپەروەرانە کاری کردووە بێلایەنانە دوور لە ئینتیما ئەوەی کە خۆی تێدا بینیوەتەوە کوردان نەبووە زیاتر لە هەمان کاتیشا خزمەتکردنیش بووە بە ئەدەبی کوردی بۆ ئەوەی ئێمە لە ڕێگەی ئەم فستیڤاڵەوە ئەدەبی خۆمان بە دنیا و بە
شاعیر و ئەدیبە گەورەکانی دنیا بناسێنین و ئەوانش ئاشنا بکەین دەستان خۆش بێت مامۆستایانی ئەزیز زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ ئێوە سوپاس ماندوومان کردن خۆتان ماندوو بوونی ئێمە ماندووترمان کردن سوپاس بۆ کاتی بە ئێمەتان بەخشی دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووین ئەزان ئەوەی ئەمڕۆ بینیمان ئەو چالاکیانی ئەمڕۆ بینیمان مشتێک بوو لە خەرواری ئەو جوانەی کە فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ ئەوێت پێشکەشی سلێمانی و کوردستانی گەورەی بکات چالاکیەکان بەردەوامی هەیە بۆ ڕۆژی دووەم و بۆ ڕۆژی سێەم کورسات مەگەزین بەردەوام لە چالاکیەکانە بێت و زانیاری تازەتانی لەسەر تەواوی چالاکیەکانی فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لە خولی 28می خۆیدا کورسات مەگەزینتان پێشکەش کرا هەمیشە شاد و بەختەوەر بن.